کۆمپانیای ئاساسیێڵ کۆتایی با گروپێکی تری پرۆگرامی ساڵانەی ئەساس دێنێت. 1121 قوتابی لەم ساڵدا لە قۆناغە کۆتاکانی 6 لە زانکۆ پەیمانگەکانی کوردستان و عێراق لە بەشە جیاوازەکان بۆ وەرگرتنی ئەزموون لە بەشەکانی کۆمپانیاکە بۆ ماوەی 1 مانگ ڕاهێنانی بەردەوامیان پێکراوە. ئێمە وەکو کۆمپانیای ئاساسیێڵ ساڵانە هەڵدەستین بە وەرگرتنی قوتابیان و خوێندکاران لەسەر ئاستی هەموو زانکۆ و پەیمانگایەکانی سەر کوردستان و عێراق بۆ قۆناغە کۆتاییەکان پۆلی 3 یان 4 بە دوو گروپی جیا لە مانجی 7 بۆ 8 لە 8 بۆ 9 بۆ مەشقی هاوینە. ئەمە بۆ ئەزمونەکە گواستنەوەی ئەزمموی کەوادری خۆمانە لە بەشەکان بۆ قوتابیان. ئێمە تەعاملێکی وەکو کارمەندێک تەعامل لەگەڵ ئەم قوتابیەکەین و محاوڵە دەکەین زۆرترین زانیاری و معلوماتی پێ ببەخشین. ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە توانیمان 1121 قوتابی لەسەر ئاستی زانکۆ پەیمانگایەکانی هەموو عێراق لە 6 زانکۆی جیا قوتابی وەرگرین و مەشقیان پێ بکەین. قوتابیانی بەشدار لە پرۆگرامەکە باز لەوە دەکەن وەرگرتنی ئەزموون بۆ ماوەی مانگێک کار ئاسانی زیاتریان بۆ دەکات بۆ دۆزینەوەی کار لە داهاتوو شارەزایی و بەرچاوڕوونی زیاتریشیان وەرگرتووە. گرنگە بۆی بزانین شێوازی کارکردن و شێوازی بەڕێوەبردن لەم کۆمپانیایانە لە دەرەوە لە کەرتی تایبەت چۆنە، بۆیە گرنگە ئەم پرۆگرامانە بۆ خوێندکار هەبێ و چاوکرانەوەیەکە بۆ خوێندکار و بزانینێتی کە چۆن ئەم کۆمپانیایە کار دەکەن و چۆن کارمەندانی ئەم کۆمپانیایانە بە کۆمیونیکیشن و عیلاقاتیان لەگەڵ یەکتر و شێوازی بەڕێوەبردننی کارکردنیان چۆنە. سوودەکانی ئەو پرۆگرامە ئەوە بوو وا لە کەس ئەو خوێندکارانە دەکاتن کە بەشداریان لەو پرۆگرامە کردیوایە لێ دەکاتن کە لە داهاتوودا ئەگەر بیانەوێت لە کۆمپانیای کار بکەن بە شێوازێک کار بکەن. سوودەکانی تری ئەوەیە کە لایانی تەکنیکاڵی ناو کۆمپانیا چۆنە، ئایا بە تیم کارکردنی تیم چۆنە، ئەو سوودانەمان لێدیت. واروەها دەتوانین ئەو سوودانە لە زۆر کۆمپانیای تردا ینی بەکاری بێنینەوە. کۆمپانیای ئاساسیێڵ ساڵانە 2 مەشقی مەیدانی ئەنجام دەدات بۆ قوتابیانی زانکۆ پەیمانگەکانی عێراق و هەرێمی کوردستان. دواتریش چەند هەلێکی کارکردن ڕادەگەیەنێت و قوتابیانی بەشدار لە پرۆگرامەکە دەبن بە کارمەندی کۆمپانیەکە.